ئیمانداری تەواو مسلمانی تەواو بە پێی داخوازی دینەکەی کەسایەتی خۆیدا دەمەزرێ نێو ڕێکی دەخات. ئەو بابەتە پێمان دەڵێ ئینسانی ئیماندار بە قسە و شیعار و قسەی گەورە نییە. ئینسانی ئیماندار دەبێ بە پێی دینەکەی بەڕێوە بچێت، قسەکانی بەکردەوە تەرجەمە کات، ئەو جا ئیمانداری ڕاستەقینەیە. ئەو بابەتە پێمان دەڵێ ئینسان چۆن لە ناو مزگەوتدا بەندەی خوای پەروەردگارە و ڕوو لە خوای گەورە دەکات، دەبێت لە دەرەوەشدا بە هەمان شێواز بە پێی دینەکەی هەنگاونێت، دەگەڵ دراوسەیەکەی بە پێی دینەکەی مامەڵە بکات، دەگەڵ خەڵک بە پێی دینەکەی مامەڵە بکات، معاملەکەی بە پێی دینەکەی بێت، هەڵس و کەوتەکانی بە پێی دینەکەی بێت، سیاسەتەکەی بە پێی دینەکەی بێت، دەوڵەتداری و حکوومەتەکەی بە پێی دینەکەی بێت. بەڕێزان، دین ئەوەمان پێ دەڵێ ئینسانی ئیماندار کەسایەتی خۆی بە پێی دین ڕێک دەخات، نەک ئینسان لە ژوورێ و لە مزگەوت مسلمان ڕوو لە خوای گەورە، بەڵام ئەگەر چۆ دەرەوە ڕووی لە غەیری خوای پەروەردگار بێت. ئەوەمان پێ دەڵێ ئینسانی ئیماندار دەبێت ئەو جۆرە مسلمانە بێ کە خوای گەورە دەیەوێت، نەک ئەو جۆرە مسلمانەی کە خۆمان دەمانەوێت. ئەو جۆرە مسلمانەی کە لە شەرعدا داوامان لێکراوە، ئینسانی ئیماندار دەبێت ئەو مسلمانە بێت. بەڕێزان.